بینرایان دەبینین تەواوی ئامادەکاریەکانی ئاشووریەکانە بۆ پێشوازیکردن لە میوانان و ئامادەبووان لەم ڕۆژە تایبەتە پێکەوە بینەری چەند دیمەنێک ئەبین ئەوەی کە دەبینرێت ئێستا میوانان و ئامادەبووانە لە کەنیسەی ماریۆ یوحەنا کە تایبەتە بە ئامادەکاریەکانی ئەمڕۆ بۆ هێنانەوەی ئەو کورسیە تایبەتە و هەروەها ناوەندی بڕیاردانی ئاشووریەکانە با پێکەوە بینەری چەند دیمەنێک بین لە بەڕێوەچوونی مەراسیمەکە. شون صديق وثاو صديقك شوخام كانوا ثاد بالأحرود شمز راسي وللموتى والله لا لونا موسى وشيخ ثاد الشمال قبل الجيش والشملة يسلم لا ولورا والروح ذكود الشام شئنا واسلام تمشو كان وشويخ بمواثيم لو دخنا دغويت الويتا يوثاخ خينا وعشنا وثقا وصويا المرا المريثخ ولم ذبار العماخ وشكل ليش وكانت فيها طيب وثاخ وطار النوشي أم بغرب زلغت فيهم دمواتق على يثام دتو يهوى شو كان روخاناي مارد خول آوا وورا وروخذ قدش العلمي بەڵێ بەڕێزان